خۆشەویستانی ناڕتێم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری چاوپێکەوتنی تایبەت بە ئێوەی ئازیز شادەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگە بەڕێز دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراقا. دکتۆر زۆر سپاس بۆم دەرفەتە. دکتۆر لە مانگی ڕابردوودا گەرمترین هەواڵی میدیاکان پلانی گرتنەوەی شاری موسڵ بوو، بەڵام هەفتەی ڕابردوو شاری ڕوومادی کە سەنتەری گەورەترین پارێزگای عێراق لە ڕووی جوگرافیەوە کەوتە دەست چەکدارانی داعش. ئایندەی عێراق بەرەو چۆڕۆ؟ ئەمە نابێت لە یەک حاڵەت یا لە دوو حاڵەتدا بگەینە قەناعەتێک کە وەزعی عێراق تێکچووە و تازە زەحمەتە و نەخێر. ئەوەی کە لە ڕەمادی ڕوویدا ئەوە لێکۆڵینەوە هەیە دەربارەی بابەتەکە بۆ وای لێهات، بۆ شەڕەکە نەکرا، ژمارەیان کەم بوو، خەتاکە هیچ هەیە، کۆمەڵک پرسیارە دێتە پێش. بەڵام دیارە بە هەر حاڵەتێک بە هەر شێوەیەک بە هەر لێکدانەوەیەک تەماشایکەی داعش نابێتە بەدیلی حکوومەت لە عێراق. یعنی داعشی ئەوە نییە حکومڕانی عێراق بکە یا حکومڕانی بتوانێت ناوچەیەک بکە. ئەوەی هەیە حاڵەتێکە ڕۆژانەیە ئەو ڕۆژ سەرکەوتنێک بۆ لایەکە و سبەی بۆ لایەکی ترە، بەڵام لە داهاتوودا هەمووی داعش نامێنێ و نە لە عێراق و نە لە شوێنەکانی تریش. مەم چی لە بمێنێت تەنیا وەکو هەندێ شانەی نووسوو ئەوە نییە بڵێ دوو دەوڵەتە شەڕ دەکەن و یەک سەرک دەکەوێت و یەک ژێر دەکەوێت. نا بەو شێوەیە ڕووداوەکانی مووسڵ لە ساڵێک نزیکە بێتەوە، بۆ ئەوەش لیژنەی لێکۆڵینەوە پێک هات. هۆکاری دووبارەبوونەوەی هەمان سیناریۆ لە ڕوومادی ئەوەیە لیژنەکان کەم تەرخەم بوون. کەم تەرخەمەکە لە چێوە؟ بۆیە گوتمەوە لێکۆڵینەوە هەیە. ئەو جۆرە لێکۆڵینەوەانەشەوە ئاسان نییە بتوانی بگەیە ئەنجام. مەسەلا لێکۆڵینەوەکە خەڵکانێکی زۆر دەگرێتەوە، چ ئەوانەی لە ناو سوپا بوونە، چ ئەوانەی لە ناو پۆلیسی فیدرالی بوونە، چ ئەوانەی کە حەشتی شعبی کە پێیان دەگوترێ. دەبێت لێکۆڵینەوەیەکی تەواو بکرێ بزانن هۆیەکان چییە. بە نیسبەت مووسڵ ئەوە دیارە پیلانێک بووە، چونکە ئەوەندە بە زۆری نەهاتە بوون. یعنی شتێکی وا بوو لە ناکاو ڕووخا بۆ ڕووخا ئەوە دەبێت لێکۆڵینەوەیەکی تەواو بکرێ. ئایا فەرمان دەرچووە کەوا شەڕ نەکەن و بکشێنەوە؟ ئەو فەرمانە چێداوێتی تا ئێستا ئەو شتانە بە تەواوەتی دەرنەکەوتووە. لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت، بەڵام بێگومان داعش توانی سوود لە هەموو دەرفەتەکان وەربگرێ و بە شێوەیەکی نوێ ئەو شەڕانە بکە. مەترسی لەسەر بەغداد لە ئێستا هەیە؟ باوەڕ ناکەم بەغدا مەترسی بێتە سەر، چونکە بەغدا جارێ دەورە پشتەکەی خۆی قایم کردووە و ئەو شەڕی لە بەغدا دەکرێ شەڕی مان و نەمانە فەرقەیە. مەسەلا لە ڕەمادی ئەگەر بژڵێن شەڕەکە دەستێکی تێدا هەبووە کە شەڕ نەکەن، شوێنێک هەبوو بۆی بچن کە بەغدایە خۆیان لەوێ بگرنەوە، بەڵام ئەگەر بەغدا بەدەست بچێ بۆ کوێ دەڕۆن. جا بۆیە مەسەلەی بەغدا مان و نەمانە و ڕەنگە ئەو کات زۆر وڵاتیش هەیە ئێستا دوورە پەرێزە نایەوێ هێزی خۆی بێنێ، ئەو کات ڕەنگە پێویست بۆ بکە ئەوانش نێلن بەغدا. وڵاتانی وەکو هاوپەیمانان دراوسەکانی عێراق وا بزانم هەمویان، چونکە ئەگەر هات و دەستیان بەسەر بەغدا داگرت یعنی دەوڵەت بوونە دەوڵەتێکی فیعلی بە فڕۆکەخانەیەوە، بە جبەخانەیەوە، بە وەزارەتەکانیەوە، بە هەمویانەوە. کەواتە لە ئێستادا عێراق پێویستی بە هێزی پیادە نییە؟ هێزی پیادەی هاوپەیمانە؟ هێزی پیادەی هاوپەیمانی ئەوە ئاسانیە داواکەی و دوگمەک دەستەیە سەرێ و بۆ دبێ. هەر وڵاتێک هێزی خۆی نانێرێ هەتاوەکو دڵیانە بێ لە زۆر شت. ئێستا ئەوە لە پێش نییە هێزی پیادەی وڵاتان بێ. ڕاستە هەندێک کەسەنە هەندێک لایەن هەنە داوا دەکەن، بەڵام ئەو هێزانە ژوە نییە هەوە لەو گۆڕە بن و چێ بڵێ وەرن بۆیان بێنە. ئەوە پێویستی بە ڕێککەوتن هەیە، پێویستی بە موافقەیە هەیە، یاردوودا.
بەشداریکردنی ئێران لە شەڕی داعش لە عێراقدا چۆن هەڵەسەنگێنی؟ ئایا ئاساییە؟ ئەمە دەستێوەردانە لە کاروباری عێراقیان هاوکاریکردنی عێراق؟ نا دەستێوەردان نییە، ئەمە داوا دەکەین کەوا یارمەتیمان بدەن. خۆمان داوا لە هەموو وڵاتێک دەکەین، دەرێن بە معنای کوردێکی خۆمانی پەتی دەرۆزە دەکەین، وەرن یارمەتیمان بدەن. داوا لە ئەمریکا هاوپەیمانان کراوە کە هێزی پیادە بنێرن و ئێران ناردێت. داوا نەکراوە، ئێرانیش هێزی پیادەی نەناردیە. ئێرە پێویستی بە هێزی پیادە نییە، خەڵک زۆرە. ئەی کەم و کوڕەکان لە چیە؟ کەم و کوڕیەکان لە چەند لایەکە دیارە ئەوانەی کە سەرپەرشتی و شەڕانە دەکەن لەوێ کەلەبەرەکەیە دەبێت چارەسەر بکرێت. ڕەنگە هەندێک حساسیاتی ناوخۆیش هەیە، ئەوەش ڕەنگە تەئسیراتی خۆی هەبێت. دکتۆر لە 21 مانگەدا بەیاننامەیەکت بڵاو کردەوە بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ ئاشبوونەوەی نیشتیمانی. بەڵێ. پێت وایە جارێکی تر لایەنەکانی عێراقەتوان پێکەوە دابنیشنەوە و هەموو پێکاتەکان پێکەوە ئاشبوونەوەی نیشتیمانی ڕابگەن؟ ناچارن، ناچار دەبن کە بێن بەیەکەوە دابنیشن بۆ ئەوەی ڕوبەڕووی داعش و ئەو جۆرە ترۆرەسانە ببنەوە دەنا وڵاتەکەیان لە دەست دەچێت. بەڵام بۆ تا ئێستا دانەنیشتون، ینی کەم تەرخەمەکە لە کێوە دانیشتن هەیە. ئێستا ئەوە خەریکی پرۆژەیەکین ئاشتبوونەوەی گشتی، خەریکی ئەوەینە. ئاشتبوونەوەی گشتی بەو شێوەی کە وا دەزانین ئەوە تاکە ڕێگایە بۆ ئەوەی کە گەلی عێراق هەمووی بەیەکەوە بێ و هێزە سیاسیەکان پشتیوانی یەکتر بن، یەک هەڵوێستیان هەبێ بۆ پارێزگاری لە عێراق. دروستبوونی داعش و گەشەکردنی لە عێراقا پێ دوایە بەشێک چێگەڕێتەوە بۆ ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان و پێکاتەکانی ناو عێراق؟ ئەو تێرۆریستانە لە هەر جێگایەک دەرفەتیان هەبێ دەیانەوێ بێنە پێش. ئەوانە ئەسڵان لە ئەفغانستان دروست بوون، ماکەکەیان لەوێن دەرەوە دەستی پێکرد، ئێتر لەوێەوە وردە وردە هاتن چوونە ناو سووریا. ئەوان پێشی عێراق لە ناو سووریا خۆیان بەهێز کرد و لەوێ ئیعلانی دەوڵەتی خۆیان کرد. ئەو جا وردە وردە بەرەو عێراقی شاتن. ئەوان لە هەر شوێنێک دەرفەتێکیان هەبێ ئەوان دەیانەوێ سوودی لێوەربگرن. مەسەلا لە ئەفریقیا بۆکو حەرام هەیە و لە شوێنی تر هەیە و مەسەلا چوونە لە سعودیە دوو مزگەوتێکیان تەقاندەوە و چوونەتە یەمەن لەوێ مزگەوتەکی حوثیەکانیان تەقاندوێتەوە. لە هەر جێگایەک دەرفەتیان هەبێ بۆیان بکرێ ئەوان دەچنە پێش. ئەو دەرفەتەی کە لە عێراق بان دروست بووە هۆکارەکەی لایەنە سیاسەکانی ناکۆچی لایەنە سیاسەکان نیە؟ قەناعەتی خۆم وایە. بەڵێ. بە ئاشبوونەوەی نیشتیمانی ئەمە چارەسەرە بێ؟ بەڵێ، چونکە بۆ دەبێ زۆر حاڵاتی وا هەیە، زۆر حاڵاتی وا هەیە کە ڕوویداوە و دوای ئەوە ئاشتبوونەوەیەک لە نێو خۆیاندا هی ئەو گەلە یا ئەو جەماعەتە توانیویانە دوای ئەوە دەستە ناو دەستیەک. ئێمە بۆ هەندە دوور بڕۆین. ئێمە لە کوردستان ئەو تاقیکردنەوەمان هەیە کە ڕاپەڕین دەستی پێکرد، خۆژمارەی پێشمەرگە ئەوە نەبووکە بتوانێت سەیطرە بکات، بەڵام هەنگاوەکی زۆر عەقلانی گرنگی هاویشت کە لێبوردنی گشتی بوو بۆ هەموو ئەوانەی چەکیان هەڵگرتووە لەگەڵ حکوومەت بوونە. ئەوە دەورەکی زۆر زۆر گرنگی هەبوو. دەنا دەبووین بە دوو بەش، ئەوانەی چەکیان بۆ حکوومەت هەڵگرتووە و ئەوانەی کە لە دژی حکوومەت خەبات دەکەن، هەمووی بۆ یەک. جا بۆیە حاڵاتی وا زۆرە دەبێت سوودی لێوەربگیرێ و جا بۆیە ئێمە داوامان لە نەتەوەیە گرتوەکانیش کردووە کە یارمەتیمان بدەن و هاوکاریمان بکەن بۆ ئەوەی لەو وڵاتانەی کە تووشی ئەو حاڵەتەی ئێمە بوونە چۆن چارەسەر کراوە ئێمەش بتوانین بەو شێوەیە چارەسەری بکەین. بەشداریکردنی هەشتی شعبی و دروستبوونی هەشتی شعبی ڕای تۆ چیە لەسەر هەشتی شعبی؟ هەشتی شعبی پێویستیەک بوو، چونکە هەشتی شعبی نەبا لەوانە بوو دەور و پشتی بەغدا هەموو بگیرەوە. بەڵام هەشتی شعبیە هەر وڵاتێک، هەر وڵاتێک، هەر ناوچەیەک کە ئەگەر هات ڕوبەڕووی ئەوە بووە کە داگیر بکرێ ئەتوو هەموو هەوڵێک دەدەی خەڵک کۆکەیتەوە. جا ئەوەی لە خۆوە دێ ئەوەی ئەتوو لەی داوا دەکەی و لێشی ناپرسێت و بۆ
هاتووی دیفاع دەکەی نا دەتەوێت هەمووی کۆکەیتەوە و ئەوانش هاتن توانیان تا بەغدا بپارێزن. تۆر ئەمە چارەسەرکردنی کێشە نییە بە کێشەیەکی تر باز لەوا کرێت کە پێدەچێت دوای هێوەربوونەوەی بارودۆخی عێراق هەشتی شعبی بۆ خۆی بێ بە کێشەیە. هەشتی شعبی دەبێت چارەسەر بکرێت نەبێ بە کێشە، بەڵام ئەگەر هەشتی شعبی نەبا بەغدا لە دەست دەچوو کێشەی هەرە گەورە دەبوو ئەو کاتی، بەڵام ئێستا هەشتی شعبی هەیە ڕاستە و ڕۆڵی خۆشی دیوە، بەڵام دەبێ هەموو لایەک ئاگای لەوە بێ کە ئەنجامدا نەبێ بە کێشەیەک کە زەحمەت بێ چارەسەری بکەین. و هەشتی شعبی ڕەنگە زیاتر هیلایەنێک وا دەرکەوێ، هیکەشی تایە سونەشی تایە، بەڵام دیارە زۆرینەکەی شیعەنە و سبەش کە حکوومەت توانی ڕزگاری بوو لە دەستی داعش و داعشی وەدەرنا لە عێراق ئەو کات دەبێ بیر بکاتەوە چۆن سوپاکەی دروست دەکا بە شێوەیەک ممکنە بەشێک لەوانەی کە ئێستا هەشتی شعبینە تەمەنیان و قابلیەتیان هی ئەوە بێن ببنە عسکەر لەناو سوپای عێراقدا یا بێ بە پۆلیس یا بێ بە هەر شتێک. دکتۆر باس لە ئاشبوونەوەی نیشتیمانی کرد، بەڵام لە ئێستا هەزاران هاوڵاتی لە شاری ڕووماتی و ئاوارە بوون ڕێگەیان نادرێ بێنە ناو بەغداوە، ئەگواسترێنەوە بۆ هەرێمی کوردستان بەبێ کەفی ڕێگەیان پێدا. هۆکاری ئەمە چێ بۆ هاوڵاتیەکانی ڕووماتی هاوڵاتی عێراقی نین بۆ ڕێگەیان پێ نادرێ بێنە ناو بەغداوە؟ بۆ کوردستانیش دەبێ بە وردی تەعامل لەگەریان بکرێت. مەسەلا لێرە شوابزانم شتێکی وا هەیە بەو شێوەیە، مەسەلا کەس ئەوەی کە عائیلەیە منداڵی لەگەرە ئەوە جێی ترس نییە، ژن و منداڵی لەگەرە ئەوە جێی ترس نییە بڕێی داعش بێ و بێوێ خۆی بتەقێنێتەوە، بەڵام ئەوانەی کە زگورتینە دێن بەڕاستی ئەوە دەبێت لە کوردستانیش دەبێت بە باشی لی بکۆڵنەوە لێرەش بە هەمان شێوە. چۆن لەو هەنگاوی کوردستانە ڕوانی کە ڕایگەیان بەبێ کەفیل ئاوارەکانی ئەنبار وەرەگرێت؟ بێگومان ئەوە هەنگاوەکی زۆر جوامێرانەیە و هەنگاوێکە دەنگدانەوەیەکی گەورەی دەبێت نەک لە عێراق بەڵکو لەسەر تاسەری دنیا. وەک دکتۆر فواد معسووم تا چەند بەشداری لە کاروباری سیاسی وڵات بە حکمی ئەوەی کە ڕئیسی جمهورم دیارە کۆمەڵک دەسەڵاتم هەیە، من ئەو دەسەڵاتانی خۆم بەکارهێناوە و پەیوەندێکی باشم لەگەر هەموو لایەنەکان هەیە و توانیومە ئەو کۆبوونەوانە ڕێکخەم و ئیدارەی کۆبوونەوەکانیش بکەم هی سەرۆکایەتیەکان بە شێوەی ڕێک و پێک مانگانە دادەنیشین باسی هەموو بابەتەکان دەکەین و من بە پەرۆشەوە بۆ هەر کێشەیەک بێتە پێش هەوڵی چارەسەرکردنی دەدەم. ئەو سەلاحیەتانی کە لە دەستورە بۆ دیاری کراوە لە دەستوری عێراقیە 47 جار وشەی سەرۆک کۆمار بەکار هاتووە، ئایا سەرجەم ئەو سەلاحیەتانە بەکارەهێنی هیچ ڕێگریەکە؟ ئەوەی کە لە دەستوردا هاتووە هەمووی جێبەجێ دەکەم بێگومان، ئیلا هەندێک بابەت نەبێ ڕەنگە تا ئێستا جێبەجێم نەکردووە وەکو حکمی ئیعدامە، ئەویش کە جێبەجێم نەکردووە نەک لەبەر ئەوەی باوەڕیم بە ئیعدام نییە، لەبەر ئەوەیە کە دەمەوێت دڵنیابم ئەوانەی کە حکمی ئیعدامیان دەرچووە حەقی خۆیانە کە ئیعدام بکرێن، ئەوانە بەبێ 3 و 2، بەڵام دەمەوێت دڵنیابم لەوە. ئەوەی تر هەمووی جێبەجێم کردووە، دانانی سەرک وەزیران ئەو مەراسیمانەی دەردەچێ، دانانی باڵیۆز، دانانی وەزیر، لادانی وەزیر، ئەوانە هەمووی کۆمەڵێک شتێکە هاتیە و ئێستاش پرۆژەی قانونێک لە بەردەستە، چکە قانونێکمان نییە هی سەرۆکایەتی کۆمار، بەس ئەوەی لە دەستوردا هاتووە، ئەو قانونەش ڕەنگە ئامادە دەکرێت و تەقدیم دەکرێت بۆ پەرلەمان. لەوەتەی پۆستی سەرۆک کۆمارت وەرگرتووە ئیمزات لەسەر هیچ بڕیارێکی لە سێدارەدان نەکردووە؟ نەخێر. ئەوانەی کە بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە
چۆن لێکۆڵینەوەیان لێکەی تۆ بە لیژنەیەکی ئەسپێریان شخصی خۆت بە دواداچوونی لێرەدا لوجنە هەیە و بە هاوکاری لەگەر دادگای فێدرال خۆ شتێک ناقانونی بێ ناتوانم بیکەم، بەڵام کەسێک کە داوای کردووە کە هەنگاوەکانی هاویشتوێنە ئیجراعاتەکان هەندێکی بە تەواوەتی نەبوو ئەوە شتێکی تەبیعیە، بەڵام هەندێکە ئیعترافی کردو و ئیعترافەکانی مەوجودە و چەندین شایەدیشی لەسەرەوە پێی ناوێت جارێکیکە لێی بکۆڵیەوە. پەیوەندیەکانتان لەگەڵ هەرێمی کوردستانیان بڵین پەیوەندی ناوەند و هەولێر ماوەی ساڵێک زیاترە گرژی و ناکۆچیان لە بینایە. تۆ وەکو سەرۆک کۆماری عێراق چه ڕۆڵێکت هەبووە لە ئاساییکردنەوەی ئەم پەیوەندی؟ ناتوانم بڵێم گرژی، بەڵام ناکۆچی هەیە، بۆ چوونی جیاجیا هەیە لە هەموو سیستەمی فیدرالی ئەو حاڵەتەنە هەیە. مەسەلە دەسەڵاتە، ئایا دەسەڵاتی هەرێم دەیەوێت زێدەیکە، حکوومەتی فیدرال دەیەوێت دەسەڵاتی خۆی زێدەکە، لێرە هەمویان دەبێت بگەڕێنەوە بۆ دەستور، بە پێی دەستور چارەسەری ئیش و کارەکانی خۆیان بکەن، کێشەکانیان ناکۆچیەکانیان بکەن. جگەلەوە دیارە ئەمە ڕۆڵی منیش هەوری ئەوە دەدەم کە ناکۆچیانە چارەسەر بکرێ، شتی کێشە لە بینی هەردوولادا لەمێنێ و هەوڵی داوەلەوە. بەڵام ئێستا گەیشتووە ئەم ناکۆچیانە تەسیری لەسەر بژێوی هاوڵاتیان کردووە. فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمیشە ماوەی ساڵێکە بێت 3 مان موچەکان لە دواوەیە، کەواتە تەنها کێشەکە بەزەوە نیە دەسەڵاتی نێوان هەردوو لابێ، دابەزیوە بۆ ئاستی خوارەوە و تەسیری لەسەر زۆرینەی هاوڵاتیان کردووە. بۆ نوێنەرانی کورد لە بەغدا نەیانتوانی ئەم کێشەیە چارەسەرکەن. کێشەکە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالە، هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی ئەو کێشانە زوو چارەسەر بکرێت. مەسەلا قەزیەکەش بە زۆری هینەوت و نهینەوتە، جا بۆیە وەزیری نەوت بۆ دواییە جارێک سەفەری کرد چۆ کوردستان لەگەر لێپرسراوانی هەرێم دانیشت و ئەو بابەتانە چارەسەر دەکرێت. دکتۆر پرسیاری هاوڵاتیان هاوڵاتێکی ئاساییە پرسێ چۆنە بێ کە وەزیری دارایی عێراق کووردە بەڵام ئەو پارەمان بۆ نانێرێ، ئەگەر سەلاحێتیەوەی نییە پارەمان بۆ بنێرێکەواتە نوێنەرەکانمان لە بەغا تەنها پۆستێکیان وەرگرتووە بە ڕەمزی و ڕۆڵێکی کاریگەریان نییە لە بڕیارەکان. وەزیری دارایی عێراق ناتوانێت لە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچێ و دیارە ئەویش کە پارەکە دەست بەجێ نانێرێ و نییە هەموو دەسەڵاتێک وەزیر هەموو دەسەڵاتێکی هەبێ بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی چی بوێ بیکە. لێرەدا پابندە بە هەندێک ئیجراعات دیارە، بەڵام وەزیری دارایی فیدرال یەکێکە لە وەزیرە لێ هاتووەکان. بەڵام بۆ هاوڵاتی کورد ئەو پۆستە لە حەسەی کورد بووە، بە دەنگی هاوڵاتی کورد ئەو پۆستە وەرگیراوە. ئێستا زۆرینەی کاریگەرە سلبیەکەی لەسەر تاکی کورد لەسەر هاوڵاتی کوردە. وەزیر کەدا دەندرێ دەبێتە وەزیری هەموو عێراق، نابتە وەزیری کورد بەتەنیا، چکە ئەگەر ئەوەی کوردە بوو وەزیری کورد و ئەوەی سوننەیە بوو وەزیری سوننە و ئەوێ کە بوو بە شیعەک ئەنجومەنی وەزیران بۆ چی ئەوکات؟ نوێنەری هەموو پێکاتەکانی تریش ئاوا مامەڵەیان کردووە یا بەس نوێنەرانی کوردن ئاوا مامەڵاکن؟ من وا دەزانم نوێنەرانی کورد زۆر ڕۆڵی باشیان هەبووە و وەکو کاری خۆیان جێبەجێ کردووە و کەم و کوڕی لە ئیش و کارەکانیان دانیە. نوێنەری پێکاتەکانی تر ئەوانیش وەزیری هەموو عێراقن یان هی پێکاتەکەی خۆیانن؟ ئەوانیش وەزیری هەموو عێراقن. ئەگەر بێوێ مەسەلا هەر تەنیا تەرکیز بکاتە سەر لایەنەکەی خۆی، بێگومان دەنگ بەرز دەبێتەوە لە ناو ئەنجومەنی وەزیران و ناڕەزایی دەردەچێت لێرەدا. بەڵام هەر وەزیرش دیارە بتەوێ نەتەوێ هەندێک هەستی تایبەتی خۆی هەیە. مەسەلا وەزیری دارایی عێراقیش بێ نایەوێت زیان بە هەرێم بگا بە هیچ شێوەیەک لە شێوەکان، بەڵام دەبێ حیساب بکاهی ئەو لەنگەرەکە ڕابگرێت. بەڵێ دکتۆر جەنابەت نیو سەدەیە وەکو تێکۆشەرێکی کورد لە ژیانی پێشمەرگایەتیشە لە هەرێمی کوردستان خەباتت کردووە. ئێستا سەرۆک کۆماری عێراقی
و سوێندی دەستوریشت خواردووە کە یەکپارچەی خاکی عێراق بپارێزی. ئێستا هەرێمی کوردستان هەوڵی جیابوونەوەیان هەوڵی سەربەخۆییە. تۆ هەڵوێست لەسەر ئەمە چی؟ هەوڵی سەربەخۆیی نییە، بیرکردنەوەیە لە سەربەخۆیی. بیرکردنەوە دیارە هەموو کەس ئازادە بیر بکاتەوە و ئەمن وا دەزانم جیابوونەوەی کوردیش لە عێراق بە شەڕ نابێ، بە شێوەی ئاشتی دەبێ، بە ڕێککەوتن دەبێ. ئەو کات کەشتی وا بوو بە پرۆژەیەک و بوو بە شتێکی عملی، دیارە ئەو کات دەکرێت ئینسان قسەی لەسەر بکات. دکتۆر ساڵی 1964 لەسەر مووقیفی خالید بەگداش لە سووریا کە سکرتێری حیزبی شوعی بوو، تۆ ئیستیقالەت لە حیزب کرد لەبەرەوەی مووقیفی ئەو بەدڵ نەبوو لەسەر قەزەی کوردی. ئایا ئێستا ئەگەر بەرپرسانی عێراقی لە کاتی جیابوونەوەی هەرێمی کوردستانە مووقیفیان بەدڵی هەرێمی کوردستان نەبوو یا بەدڵی تۆ نەبوو، ئەو ڕوحیەتە لە دکتۆر فواد مەعسوومە ماوە؟ جارێ 64 نەبوو، 58 بوو. لە سیرەی زاتێکت لەسەر سایتی سەرۆکۆمار خوێنەوەتەوە لە 1958 بوو کە خالید بەگداش ئەمدی. دیارە ئەو ڕۆژەی کە کورد جیا دەبێتەوە، یعنی پێکهاتەی عێراق گۆڕانی دێتە سەر. ئەو کات معقول نییە کەسێک ببێ بە ڕئیسی جمهور کە ئەوانەی بەدەنجی وان و بە هەڵبژاردننی وان بووە بەسەر کۆمار بڵێ من هەر سەر کۆمار دەمێنم. کەواتە لە کاتێکە کە هەرێمی کوردستان بوو بە دەوڵەتێکی سەربەخۆ، تۆش لە پۆستی سەرۆک کۆمار دەست لە کارە کێشیتەوە. ئەوە واجبەشی ئەخلاقیە، واجبەشی ئەخلاقیە. مەسەلا کەسێک چۆن خۆی دابنێ بە نوێنەری بەشێک کە ئەو بەشە نەماوە، ئەخلاقیە دەبی. بەڵام ئێستا ئەم بیرم نەکردیتەوە لە جیابوونەوە لە وازێنان لە هیچ شتێک. وەکو گوتم بیرکردنەوە شتێکە، پرۆژە شتێکیکەیە، تا ئێستا و پرۆژەیە تەقدیم نەکرای. ئەو ڕۆژەی پرۆژەکە تەقدیم دەکرێت دەبێ منیش بیری لێ بکەمەوە. نا دەمەوێت دژی خەڵکەکانی خۆم بم، نا دەمەوێت وا بزانم ئەو پۆستە مافی خۆمە شخصی نەخێر وافتی خۆم نامینی ئەو کات. سەرۆکۆماری پێشووی عێراق مام جەلال کە هاوڕێی خەباتت بووە، ئەیوت دروستبوونی دەوڵەتی کوردی خەونێکە. دروستبوونی دەوڵەتی کوردی لای جەنابەت چۆنە؟ ئێستا بابەتەکە دێتە پێش، چونکە هەر قۆناخە و شتی خۆی تایبەتی خۆی هەیە. ئێمە جاران کە خەباتمان دەکرد دەبانگوت لە پێناوی دیموکراتیەت بۆ عێراق، ئۆتۆنۆمی بۆ کوردستان. دوای ئەوە بە پێناوی دیموکراتیەت بۆ عێراق و ئۆتۆنۆمی ڕاستەقینە. دوای ئەوە گوتمان دیموکراتی بۆ عێراق و کوردستان هەرێمێک بێ لە حکوومەتی فیدرال. ئێستا بیر لە شتی کەش دەکرێتەوە. جا بۆیە تەبیعەتی ژیان وایە، ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بەرەو پێشەوە داوێ. بەڵام ممکنیشە سبەی بیر لەوە بکرێتەوە پێداچوونەوەیەک بەسەر دەستور بۆ ئەوەی هەندێشت کە دیار نییە، هەندێشت وەکو بڵێ پێویستی بە مراجعەیە ممکنە شتیوە بێتە پێش. پاش ناوبڕێکی کورد لە گفتوگۆمان بەردەوام بین. خۆشەویستان، ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتەوە. دووبارە سڵاو. دکتۆر، پێش ناوپڕەکە باسمان لە پرسی سەربەخۆیی هەرێمی کوردستان کرد. ئەگەر ڕیفراندۆم کرێ بۆ جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق، تۆک هاوڵاتێکی هەرێمی کوردستان بە بەڵێ دەنگێیان بەنەخێر؟ جارێ نەبووە، هەرتەنیا مجرد ڕیفراندۆم نابێتە بڕیاردان، دەبێت پێشەکی هەموو شتێک ئامادە کرابێ. ئەگەر جیا بۆ چۆن جیا دەبێتەوە، ئەگەر مایەوە چۆن دەبێ، ئەوانە دەبێ هەمووی دەستنیشان بکرێ. ئەو کات بڕیار دەدەی و دیارە وەکو گوتم کە گەیشتە ئەوەی هەموو شتێک ساغ ببێتەوە. مەسەڵات تۆ دەرێ ڕێفراندۆمەکەم کرد، نەتیجەی ڕێفراندۆمەکە ئەگەر بە ئاش بوو بەڵام بۆ نەچۆ سەر
دەبێ هەموو شتێک ئامادە کرابێ وەکو مەسەلا هی سکۆتلەندە هەموو شتێکیان ئامادە کرد ئەگەر جیابەوە چۆن دەبێ ئەگەر جیانەبەوە چۆن دەبێ ئیتیفاق کرابوو لەگەر برێتانیا بۆیە هی ئێمەش پێویستە هەموو شتەکان ساق بکرێتەوە و بەنسبەت ئەو ناوچانەی کە نزاعی لەسەرە بەنسبەت ئەوانە چۆن ئەو ڕێفرەندەومە لەکوێ دەکەی هەرتەنیا لە هەرێمی دەکەی یان لە دەرەوەی هەرێمیش ئەوە کۆمەڵێک شتە دەبێ ئەوانە هەمووی بزاندرێ و دەستیشان بکرێ ئەو کات خاڵەکە ڕێی خۆی کەواتە بنەماکانی بوون بە دەوڵەتە ئێستا لە هەرێمی کوردستانە نییە بنەما هەیە مەسەلا لە ڕووی اقتصادیەوە نەوت هەیە و ئەوانە هەیە بەڵام دەبێ بگاتە ئاخر بڕیار مەسەلا سبەی ئەتوو ئەوە ڕێفەراندۆمت کرد ڕێفەراندۆم وتی جیا دەبینەوە بەڵام تەماشا دەکەی جیابوونەوە خۆ هەرتەنیا بڕیاری ئێمە نییە بەتەنیا دەوڵەتانی دەور و پشتت هەمووی دەکەونە دژت عێراق شەڕت دەکا ئەوانە دەبێ هەمووی حسابت بۆ کردبن ئەگەر بمانەوێت جیابینەوە چ دەکەین چۆن تەعامل دەکەین ئەگەر جیانە بووینەوە چۆن ئەوەیە ئەو کار دەتۆ دەبێ بڕیار دکتۆر پێ دوایە کە عێراق ڕێگە بە هەرێمی کوردستان بە دانوستان لە ڕێگەی دانوستانەوە جابێتەوە هەموو شتێک قابلی ئەوەیە کە ببێ هیچ شتێک مەحال نییە بەڵام دەبێ هەنگاوت بۆ هاویشت بێ خەریکی بی چونکە جیابوونەوە بە شەڕ تۆزێک زەحمەتە زۆربەی جابۆیە دەکرێت لەگە سیاسیەکان دانیشتن بکرێ باسی هەموو شتێک بکرێ و ڕەنگە ئەو کات نێزیکترین وڵات لە کورد عێراق بێ دکتۆر وەڵامی پرسیارەکەم هەر دەست نەکەوت مەگە ڕێفراندۆم بکرێ پرس بە خەڵک بکرێت تۆ ناتوانم ئێستا بڵێم ئەوە دیارە شتێکە بۆ خۆم دەگەڕێتەوە بە حکمی منسەبەکەم نییە بە حکمی فواد معسوومە بەڵێ دکتۆر زۆربەی بەرپرسە عێراقیەکان کە باس لە جیابوونەوەی عێراقە کرێیان وەکو ئەوان لە قسەی ئەوان وڵێن پارچە پارچەکردنی عێراق ئەڵەن ڕووبارێک خوێنی بەدوایەت قسەی تۆ لەسەرمە چی ئەمە هەوڵدان نییە بۆ دانەوەی دووبەرێکی زیاتر تونند و تیژی زیاتر ئەوانە بێگومان لە خۆ قسە دەکەن هەموو لە یەک هەرلەکەەوە قسە دەکە ئەو شتانە دەبێ بە واقعی بێ دابنیشی لەسەر مێزی گفتوگۆ هەموو شتەکان بە شێوەیەکی بابەتیانە تەڕەح بکەی و ڕێککەوتنی تێدا بێ وەکو گوتم ئەو ڕۆژەی کورد جا دەبێتەوە لە عێراق دەبێت عێراق حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق ئەو دەوڵەتە عێراقی لی جابووەتەوە دەبێت دۆستێکی نێزیکی بێ لەسەر زۆر شت ڕێککەوت بن چکە زۆر شتی مشتەرەک هەیە بە ڕۆژێک و دوو ڕۆژتەوا نابێ لە مەیندا ئەگەر هەرێمی کوردستان لە بەدیلی عێراقا دۆستێکی تری بە خۆی هەڵبژاردە لە وڵاتانی دراوسێ ئەو کاتە چی ئاخر لەسەر چه ئەساسێک شت ئەوە مناقەشە ناکرێت ئەو دراوسەیە مەساڵحی اقتصادی آخر مەساڵحی اقتصادی جارێ شتی وا هیچ لە گۆڕێ نییە ئەتوو ناکرێ هەر لە خۆوەی هەر احتیمالات ئەمن ئەگەر محلیلێکی سیاسی بام ئەنواعی قسە دەکرد هەر کەس لێکدانەوەی خۆی هەیە بەڵام شتی وا دەبێ عملی بێ بێتە مەیدان یەک دوو سێ لەبەردەستت بێ کەواتە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا توانین بڵین بەس ڕاگەاندنە لەسەر ئەرزی واقع هەنگاوی عملی بۆ نەنراوە هەندە شت هەیە من ئاگام لێ نییە کە لەوەیە دیارە ئەوانەی کە لە هەرێمن و لە پۆستی باڵای هەرێم ئیش دەکەن پەیوەندی خۆیان هەیە گویان لە هەندێشتا من گوێم لێ نەبووە ئەوە دیارە ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە من ئاگادار نیم شتێک هەبوو بێ لەو باوەڕەوە تەنیا عاتیفەیەکی کوردایەتیە کە هەموو کوردەکەیەتی لە سەردانەکەتدا بۆ هەرێمی کوردستان چاو بە زۆربەی بەرپرسی پارتە سیاسەکان و بەرپرسانی هەرێم کەوت چی لەوان گەشتی لە مەواقفی ئەوان ئایا ئەیانەوێت لەگەڵ بەغدا بەردەوام بن هەموو دەیانەوێت ئەو کێشانەی هەیە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێ هەموویان ئەوان ئەڵێن کەم تەرخەمێکە لە بەغاوەیە بە تایبەتی لە مانگی ڕابردووە ئەڵێن ئەوەی کە لەسەر ئێمە بووە کردومانە
بەغداکەم دەرخەمە تۆ لەگەڵ بەرپرسە عێراقیەکان ئەم پەیامەت پێگەیاندون؟ هەمیشە و وەزیرەکانیشمان لە ناو حکوومەتی بەغدا کەم و کوڕی نییە، زۆر ڕێک و پێک، چکە ئەو بڕیارانە لەوێ دەردەچێت و ئەوانە ڕۆڵی باشیان هەیە. کەواتە نوێنرانی کورد، وەزیرانی کورد ئەوەی لە سەریان بۆ کردوانە لە بەخا کردویانە و دووەم بەغدا بڕیاری نەدایە کە پارەکە نێنێرێ، بڕیاری وانە، بەڵام دیارە وەزعی ئابووری عێراق باش نییە، پێویستی بە پارەیە، چۆن کۆی دەکاتەوە، چۆن دەینێرێ ئەوەیە، بە تایبەتی نرخی نەوتیشدا بەزیوە. بەڵێ دکتۆر، ئەگەر بچینە سەر تەوەرێکی تر، تۆ یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی، وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی دوایەوەی مام جەلال لەسەر ساحەی سیاسی کشایەوە، وەزعی یەکێتی ئێستا چۆنە بینی؟ لە دۆخێکی تەندروستە؟ جارێ لە پێشەوە پیرۆزبایی لە هەموو یەکێتیەکان دەکەم بە بۆنەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دانراوە بە شێوەیەکی ڕسمی ڕۆژی 1/6، بەڵام لە ڕاستەقینەدا ڕۆژی 22/5 ئەلانی یەکێتی کراوە و بەیانی یەکەمی دەرچووە و لە ڕاگەیانەکان دەرەوە بڵاو کراوەتەوە. پیرۆزبایی لە هەموو ئەندامان، لە هەموو کەس و کاری شەهیدان کە ڕۆڵێکی بەرز و دیاری هەبووە لە خەباتی خەڵکی کوردستان لە پێناوی مافەکانی خۆیان. یەکێتی هەر لە سەرەتا کە دروست بوو، ئەگەر تەماشای بەیانی یەکەمی بکەی دەی نیمچە بەرەییە، نیمچە بەرە، یعنی بەرە دروست بووە، بۆیە سێ ئیتیجاهی تێدا بوو: مارکسی لێنینی، شۆڕژگێڕان، خەتی گشتی. دیارە ڕۆڵی مام جەلالیش ئەوە بوو کە لە بن چەترەکەی ئەو هەموو خۆمان دەدیتەوە، وە نەبوو لەگەر لایەک بێ دژی لایەک، دائیمان تەرازۆکەی کە بەدەستەوەی بوو لەنگ نەدەبوو و ئاعتیمادێکی گەلێک زۆریشمان لەسەری ئەو هەبوو و ڕۆڵی زۆر گەورەی دیوە لە ناو یەکێتی و لە خەباتی کورد و لە خەباتی عێراقیشدا ڕۆڵێکی دیاری هەبووە. ئەو فترەی نەساغیەکەی ئەو دوورکەوتنەوەی لە گۆڕەپانی ناو یەکێتی تەئسیراتی خۆی بوو. کۆمەڵێک کێشە هاتە پێش کە ئێستا وا وردە وردە بەرەو باشی دەڕوا، نەخۆشیەکە ئەوە وردە وردە چارەسەر دەکرێت. یەکێتیش هەمیشە لە کاتی تنگانە دەکەوێتەوە سەر پێی خۆی و چونکە تاقیکردنەوەی تاڵ و تیژ و تفت و سووری زۆر دیوە، ئاخری هەر دێتەوە سەر پێی خۆی و دێتەوە. جا بۆیە ئێستا ئەمن ئومێدم زۆرە بەوەی کە یەکێتی بەرەو باشبوونەوە دەڕوە. دکتۆر، پێ دوایە ئێستش ناکۆچەکانی ناو یەکێتی مەسەلەی فکرە یان هۆکاری تری هەیە؟ هەندێک جار ناکۆچی دەبێتە فکر، هەندێک جار لە فکر دەپێچرێتەوە، خۆی فکری نییە بەڵام دەی پێچیەوە بەشتی فکری. ئەوەی باسەکرێ ئەوەیە کە دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆمار لەلایەن یەکێتیەوە ناکۆچەکانی ناو یەکێتی زیاتر گەورە کرد. تۆ ڕات لەسەر ئەمە چی؟ وانە بوو بەو شێوە، بەڵکو بۆ ئەوە بوو کە ناکۆچەکە نەکەوێتە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی، کەواتە مادام ئەوە نوێنەری هەموو کوردە بە هەموو تێدا بەشدار بن. ئەم دۆخەی کە ئێستا یەکێتی پیا تێپەڕێ، باست لەوە کرد کە مام جەلال لەژێر چەترەکەی خۆیان هەمویانی کۆ کردبەوە. چێ ئەبێ بە دیلی مام جەلال؟ چێ ئەو چەترە بەدەستەوەگرێت کە هەموو لاکان پێکەوە کۆ کاتەوە؟ هەر کەسێک بێ ناتوانم بڵێم بە دیلی مام جەلالە. مام جەلال زەعامەتێکی مێژووییە، نەک تەنیا بۆ یەکێتی، بۆ کورد یەکێکە لە زەعامەتە مێژوویەکان. بەڵام دیارە هەر حیزبێکی سیاسی خۆ ناکرێ هەر بە وەزعێکی وادا بڕوا کە سەرکردایەتی و شخصی یەکەمی و ئەوانەی دیار نەبێ، ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو کۆنگرەیەی دەبەسترێت، لەوێ بە شێوەیەک چارەسەر دەکرێت، بە شێوەی قۆناغێکی ئینتیقالی یا ڕاستەوخۆ دەگەنە هەندێک
بڕیار و بە قەناعەتێکی تەواوەوە هەموو شتەکان بەڕێک و پێچی دەڕوا وەک ئەوەی هیچ لە گۆڕێ نەبێ و هیچ کێشە نەبێ یان ئەوەتانێ بە شێوەی ئینتیقالی ئەوە دەگەڕێتەوە بۆ هەواڵان. بوونی کوتلە و کوتلەکاری لە ناو یەکێتیە یان بڵێن باڵباڵێن وەکو پێدەوترێت تەندروستە وەکووتە لە سەرەتای یەکێتی لە چەند بەرەیەکەوە دروست بەرەیەک بوو لە چەند لایەنێک پێکاتم لە چەند باڵێک پێکاتم ئەمەی کە ئێستا ئەوگوزەرێ لەوە سەرچاوی گرتووە هیچ حیزبەک نییە باڵباڵێنی تێدانێت بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە دەیم هیچ حیزبەک نییە کە بیر و بۆچوونی جیای تێدا نەبێ ئەوە نەگەمە بە تەرخانی نەکەین بە هی کوردستان هەموو حیزبەک بۆچوونی جیای تێدایە چونکە ئازادی بیر و ڕا هەیە لە چوارچێوە پان و بەرینەکەی حیزبەکە هەر حیزبەک بێ جا بۆیە ئەوە ڕوودەدا مەسەلا باڵێک لە ئەنجامی هەڵبژاردن زیاتر دەنگ دێنێ یاخود ژمارەی ئەندامەکانی زیاتر دەبێ بە هەر شێوەیەک لەو شێوانە جا بۆیە بیر و بۆچوونی جیاجیا لە ناو هەر حیزبەک بێ ئەوە نیشانەی ئەوەیە ئەو حیزبە حیزبێکی گەشە حیزبێکە خۆی نەهاویشتۆتە ناو شتێکی تەنگەوە لێی دەرناچێ معنای ئەوەیە حیزبەکە حەیویەتی هەیە و بواری ئەوە هەیە هەر کەس بیر و بۆچوونی خۆی دەربڕێ بەڵام لە ئەنجامدا چارچێوەیەکی گشتی هەیە دەبێت لەو چارچێوەیە دەرناچێت بەڵام هەر ئەمە بوو لە ناو یەکێتی وای کرد کە نەوشیرۆ مستەفا لە یەکێتی جابێتەوە بزوتنەوەی گۆڕان دابمەزرێنێ و ببێتە دووەم پارتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەمە دروستەکە حیزبێکیش لە حیزبێکی تر جابێتەوە و پێشی حیزبەکەی خۆی بکەوێت کاک نەوشیرۆوان بە شەڕ جیانەبەوە و بە ئاگاداری یەکێتیش بوو هەنی هیچ شتێکی لە یەکێتی نەشاردەوە و یەکێتیش وە نەبوو کاردانەوەیکی وای هەبێ بچێ پەلاماری بدە نا ئەوە شتێکی زۆر زۆر تەبیعی بوو جا بۆیە ئێستا پەیوەندیمان لەگەر یەکێتی لەگەڵ گۆڕان پەیوەندێکی زۆر باشە و هەر دۆستی جاران و ڕەفیقی جاران کەواتە ئێستا یەکێتی زیاتر لە گۆڕان و نزیکیان لە پارتیەوە ناتوانم بڵێم لەو نێزیکتریان لەو نێزیکترە ئەوە دەگەڕێتەوە بۆ شتی ڕۆژانە بەڵام هەمووی یەک شتە مەسەلا بڵێ پارتی مەبەستێکی تایبەتی خۆی هەیە و بۆ ئەوە دەڕوا گۆڕانی تایبەتی خۆی هێنا هەمووی لە چوارچێوە گشتەکە هەمووی یەکە و ئەوەش مای بەهێزبوونی ئەو لایەنانەیە لایەنی کوردیە باشترین شێواز بۆ بەڕێوەبردننی یەکێتی یان سەرکردایەتیکردنی یەکێتی چ شێوازێکە ئایا دانانی کەسێکە بە سکرتێری یەکێتی یان لەلایەن ئەنجومەنێکەوە بەڕێوە ببرێ بۆ کۆنگری داهاتوو دەبێ شخصێک نابێت دابنێ و ئەوە هەموو شتێک ئەوە بێ جاران مامجەلال کە مامجەلالە ئەوە شێوە تەسەڕفی نەدەکرد هەموو شتێک داهاتەوە مەکتەبی سیاسی جا بۆیە قبول ناکرێت کەسێک دابنرێ ئەو هەموو شتێک بێ نادەبێ ئەنجومەنەکە بێ ئەو جا چی ناو لێ دەنەی و مەسەلە ئالیەتی ئیشکردن لە ناو ئەنجومەنەکە چۆنە بە پێی پەیڕەوی تازە کە دایدەنەی دەبێوەنە هەمووی دەستنیشان بکرێت. بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردووە 4 کەس لە پاسەوانانی دەستی سەرۆکایەتی کۆمار لە ڕێگەی هەرێمی کوردستان و بەغدایە فڕێنران ئەم کەیسە گەیشت بەچۆ؟ جارێ ئەوانە ئەو پاسەوان یعنی کە بەمە ئەوەی پێی دەڵێن حیمایەی تایبەتی ئەوانە نەبوون. ئێمە لێرە دوو لیوامان هەیە لە کۆنەوە ئەو دوو لیوایە لێرەنە لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتی دیفاعی عێراقینە بەڵام ئەو شوێدانەی بۆیان دانراوە پارێزگاری ئەو ناوچانەیە و بەشێک لە هەندێک لە فەوجەکانیان بۆ دەرەوەی ئەو ناوچەکانیش دەڕۆن مەسەلا منتیقەی عەرەب جبور دائیمەن فەوجێکی ئەمەی تێدایە و زۆر ئیشیکەیان پێ دەست پێردرێ پێش 3 ساڵ شەوەک شتێکی وا هاتە پێش کە ترسی ئینقلابەکە بوو لێرە ئەو دوو لیوای ئێمەش ئەوەی کە لێرە مەوجود بوو هەمووی دابەش بوون و بۆ ئەوەی حیمای منتیقە بکەن ئەوە مهمەیانە ئەوانە سەربازن لە یەکێ لەو لیوایانە لە ڕێگا هاتوونە نەدەبا بەو ڕێگایەدا بێن و لە بەرجی مەدەنی بەبێت چەک هاتوونە دیارە
دەستگیر کراون و ڕفێنراون و هەرچی هەیە جا بۆیە ئێمە پەیوەندیمان بە جەیشەوە بە حەشتی شعبیەوە بەوانە کردووە کە بزانن چارەسەری بکەن. ینی دۆزراوەتەوە کە ئەو کەسان لەلایەن چێوە فڕێنراون؟ نەخێر تا ئێستا ئەگەر بزانرێت لەلایەن چێوەیە ئەو کات هەڵوێست بە جۆرەچکە دەبێت. کەواتە هۆکارێکی سیاسی نییە کە گروپێک ئەم کەسانی فڕێنرا بێت؟ پێ ناچێ. بەڵێ دکتۆر لەسەر سیستەمی حکومڕانی ئەو سیستەمی کە ئێستا لە عێراقایە سیستەمێکی پەرلەمانیە، سەلاحیەتەکان جیاکراوەتەوە، زۆربەی سەلاحیەتەکان دراوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. پێ دوایە باشترین شێوازە بۆ حکومڕانیکردنی وڵات سیستەمی پەرلەمانی؟ بە نسبەت عێراق ئەو سیستەمی پەرلەمانی لە هەمووی باشتر. ئەیبەت بە نسبەت هەرێمی کوردستانەوە؟ هەرێمە جارەوەی هەرێمە دەوڵەت نییە جارێ ئەوێش دەبێت بڕیار بدرێ و ئەو پرۆژەی دەستوریش هەیە کە لەوێت دەرێ بناقەشە دەکرێت ئەوە دەگەڕێتەوە هەر کەس بۆ چوونی خۆی. مەسەلا لە هەندێک وڵات پەرلەمانیشە بەڵام ڕئیسی سەر کۆمار دەسەڵاتی هەندێک دەسەڵاتی پێدراوە، لە هەندێک وڵاتی تر سەر کۆمار هەر لە هەم مناسەباتی ڕسمی دەردەچێ و کەس نایبینێەوە دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمەی کە هەڵدەبژێردرێت. تۆکو ئەندامێکی چێتی نیشتیمانی کوردستان کە بەشدارە لە دروستکردنی سیاسەتی هەرێمی کوردستانە، ڕێی تۆ چییە؟ تۆ پێ دوایە بۆ هەرێمی کوردستان لە ئێستاە پێویستمان بە سیستەمێکی پەرلەمانی هەیە یان پێویستمان بە سیستەمێکی سەرۆکایەتی؟ ئەوە دەگەڕێتەوە بۆ بڕیاری خەڵک. مەسەلا لێرە دەستور کە دانرا ئەنجامەکەی کەی دەبێت هەموو پێوەی پابند بین کە دوای ئەوەی دەنگی لەسەر دەدرێت. بە نسبەت کوردستانیش هەر شێوەیەکدا بدرێت چۆن بێ دەستورەکە دەبێ هەموو لایەک پێی پابند بن. بەڵێ دکتۆر لەسەر دیاردەی گەندەڵی لە عێراقا کەزانین بە پێ و ئەحسایانەی بڵاوکرێتەوە عێراقێک لە وڵاتانی کە زۆرترین گەندەڵی تێ ئەنجامەدرێ. لە دوای ساڵی 2000 تا ئێستا بینین ڕێژەکە زیاد دەکە بە پێ و ئەحسانی بڵاوکرێتەوە. ئایا هیچ کارێکی جددی کراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیە؟ یان حکومەت لە دوای حکومەتە گۆڕێ هیچ شتێک لە مەوزوعی گەندەڵی ناگۆڕێ و بکرە شتی زیاتر کەشفە بن؟ گەندەڵی بەرەو زیاد بوو ناتوانم بڵێم چونکە ئێستا دەرفەتەکە کەم بووتەوە، یعنی پیسخۆر ئەگەر هەبێ ئێستا کە پیسخۆر، بەڵام وەختی خۆی دیارە گەندەڵی زۆر بووە و بواریشیان هەبووە و توانەویانە فێڵی زۆر بکەن و دەست بەسەر پارەیەکی زۆردا بگرن و هەندێک لەوانە حکمیش دراون بەڵام لە دەرەوەن بەردەست نابن و هەتاوەکو ئەو گەندەڵیە هەبێ ناوی عێراق و سمعی عێراق بە خراپی باس دەکرێت. پێ دوایە لە ئێستا گەندەڵی کەمتر بۆتەوە لە عێراقە؟ گەندەڵی قەبارەکەی هی جاران زۆرتر بۆ چکە پارەکی زۆر بەردەست بۆ کەس نەیزانیە چۆن بێ. هی ئێستا کەمترە لەبەرەوەی پارەکە کەمترە؟ پارەکە کەمترە و ڕقابەکەش ئێستا زیاترە چکە هەموو خەڵک قسە دەکات. خەڵک قساکە کەواتە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ خەڵک یان بۆ فعالیت یا چالاکی میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بوون بەڕەقیب لەسەر حکومەتەوە؟ چالاکی ڕێکخراوە مەدەنیەکان و هەروەها ڕاگەیاندنی شڕۆڵی بەرزیان هەیە. باز لەوە کرێت کە بەرپرسە عێراقیەکان کە ئەچنە ئەگەنە پۆستێک یەکەم شت کایکەن چواردەوری خۆیان بە خزمەکانی خۆیان تاعینەکەن. ینی ئەمە یەکێکە لەو پرسیارانی کە دایمە لە بەرپرسانە زابر یا گەندەڵی هەر ئەوەندە بە کە ئەوە شەرت نییە گەندەڵی بێ، بەڵام دیارە ئەوەی کە دادەندرێ مەسەلا حەز دەکات چەند کەسێک کە بڕوایی پێیان هەبێ کە فێڵی لێ ناکەن دەتوانێت ئیش و کارەکانی خۆی بەڕێوە ببە. بەڵێ دکتۆر فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق زۆر سپاس بەم دەرفەتە. خۆشەویستان تا چاوپێکەوتنێکی تر هەر شاد.